من لە ڕۆژی 25 گەڕامە بۆ دەوام بۆ ئەو حرەسێتە ئەدەر شەوی لاگمان تۆ زوی خەوتم دۆ ساعت 11 هەردووکمان خەوتمان تر لە ناکاوە گوێمانە سەوتی ماتۆر بوو ئەو شەوە سوبحانەڵڵا سەرد بی نەماتوانین دەشتەوە بخەوین لەناو غورفەکە خەوتمان لەناو غورفەکە خەوتمان و تر لە ناکاوە گوێمان دەنگ ماتۆر بی ئەو نێزیک سەعات 12 شەو بی والله تر یەک سەردایان سەرمانە فریان نەگوتمان یعنی بجوولینەوە شتێ بکەین یەکسەر سلاحی لێمان ڕاکێشاوە جل عەسکەری لەبەریان بی و دەموچاویان شەڕ پێکاوی وتی ئەتانوەم بەیانی بەرتانە دەم ترە و بەیانیە بێ ئەم 6 مانگە وەڵی ژیانمان زۆر ناخۆش بوو ڕاستی چاو دەست و پامان 6 مانگە بە هەموو بەسرا بوو خواردنمانش حەسەب زۆر خۆیان بۆمانیان ناوەرد ڕۆژ وابی جارێکیان ناوەرد ڕۆژ وابی هەر نەیان ناوەرد ڕۆژ وابی 2 جاریان ناوەرد وەڵی لە یەکەمەوە تۆزێ باش بوو دوایی بێزار بووین لێمان وەڵی ئازادکردنەکە ڕۆژی هەینی دەرمانیان کرد تەلەفۆنمان کرد لەگەڵ خاڵ لەگەڵ دایک و کەسوکارمان قسەم کرد سێرم کرد داوای پاراکەن ئەتر هەم گەڕانمانێنە بۆ ڕووبارێک بۆ مغارەکەمان هەتاکو ئەم شەمە بوو نام یەکشەم بوو عەسرانێک هاتنە شوێنمان وتی ئەتانوین بەرتانە دێین ئەو شەوە سەعات 12 شەو دەرمانیان کرد چاومانیان بەستەوە دەستمانیان کەلەپچە کرد لە ماتۆڕەکەەوە سەعات 12 شەو کە دەرمانیان کرد کە داوەتیم لە ماتۆڕەکە گەوێ شوێنەکەیان یعنی دنیا ڕۆژەوە بیوە تەواوەتی نازانم هەموو تە زەوی هە دەرچوومانە هەموو لە عێراق نەمامانە قەت